زیادبوونی ڕێژەی نەخۆشەکانی دڵ چییە؟ جەڵتەی دڵ و ئیتر چوزانم گیرانی بۆڕێکانی دڵ و بە گشتی لەسەر تەندروستی دڵ ئەمڕۆ قساکەین وەرز بە دیاریکراویش بێگومان زیادبوونی ڕێژەی جەڵتەی دڵ لە نێو گەنجانە. هەڵا تا گەنجبی جەڵتەی دڵ زیاتر پێتەوێرێ خۆی ئەڵەن ئاکە ئەچێت تەمەنەوە باشتر بەرگاگری بۆ ئەوەی کە نازام جەڵدەی دڵ ئەو بابەتانە لێو با بەرگە باشترێکری وەک لە گەنجێک کە جەڵدەی دڵەیە ڕەنگە کۆمەڵە پرسیاری زۆر جەوهێری هەیە لەسەر ئەم بابەتە. باوەڕ کە بیستومە لە ناو کۆمەڵگەی خۆمانەدان شۆڵە قەڵەوی جەڵتەی دڵەوەنە کێشەی نیە لەسەرت. ئەم بابەتانش باسەکەن لەبەرەوە دکتۆر کرمانج محەممەد فەقێ پسپۆڕی وردی نەخۆشەکانی دڵ و قەستەرە لە ستۆدۆ میوانمانە ئەو وەڵامی ئەم پرسیارانەمانەداتەوە ئیتر پرسیارەکان زانستین نازانستین دکتۆر گیان فەرموو. ئەم کاتی تۆ باش جەڵتەی دڵ زۆرە دکتۆر دەست پێ بکەین زۆرە؟ بەڵێ زۆر سپاس بۆ میوانداریە زۆر سپاس بۆ کەناڵی کورسات و بۆ ئامادەکردنی ئەم بەرنامەیە. بەخێراتیت. جەڵدەی دڵ بەداخەوە زۆرە. بەداخەوە زۆرە. بەڵێ. بەڵام یعنی ئەگەر بەو شێوەیە بڵین ئایا بەس جەڵدەی دڵە کە گرنگە یان با بڵێن نەخۆشیەکانی دڵ و گیرانی بۆریەکانی دڵیش کە زۆر گرنگە بەڕاستی. ئەوەی کە با بڵێن تێبینیمان کردووە زیاتر وەکو پزیشکانی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ ئەوانەمان کە زیاتر ئیشی قەسەڕە و شەبەکە و باڵن ئەوواکەین بەداخەوە زۆر تێبینیمان کردووە کە لە گەنجاندا زۆر زیادی کردووە. ئەگەر بۆچی دکتۆر بۆ لە گەنجانە زۆر کردووە؟ هۆکارەکانی زۆرن بەڕاستی هۆکارەکانی زۆرن. پێشەوەی کە باسی بکەین هۆکارەکانی چییە؟ لە ڕاستیا وەکو لایەنێکی با بڵێن پاتۆفیزیۆلۆجی بە لایەنێکی تێرمێکی با بڵێن زاراوەیەکی پزیشکی کە پێ دەڵێن ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوە بەڕاستی. بەڵام ئەبێەوە بزانین کە باسی پرسیارێکی جناواڵی ئایا جەڵدە زیادی کردووە یان نا بەڕاستی نزیکی لە سەدا ئەتوانم بڵێن لە سەدا 10 ئەو نەخۆشانەی کە بە جەڵدەی دڵ دێن هەستەکەن بەداخەوە لە گەنجاندان. ئەنجا پرسیارەکە ئەوەیە بۆ زیادی کردووە. بۆ گەڕانەوەی بۆ لایەنی با بڵێن فیزیۆلۆجی یان پاتۆفیزیۆلۆجی دروستبوونی ئەم نەخۆشیانە زۆربەی کار لە تەمەنی زۆر گەنجیەوە دەست پێ دەکات. یعنی ئەمە هەندێک زۆر نەخۆش پێمان دەڵێ یان نەکرد لە نەخۆش لە ناو خۆمە کەس و کارە لە ناو خەڵکانەوەوانە هێشتا گەنجە هێشتا 20 ساڵە هێشتا بۆ نمونە تەمەنێکی ئەوەی هەیە بۆچی زۆر گوێ بداتێ بۆ زۆر گرنگی ئەتوانێت هەرچێک بخوات گەنجە و سەرفیەکە و تاقەی هەیە و ئەو شتانە زۆر لە ڕاستیە خۆی بەکارێنێت. بەڵام لە ڕووی علمیەوە لە ڕووی پزیشکیەوە لە ڕاستی ئەمە بیرۆکێکی هەڵەیە چونکە زۆربەی نەخۆشیەکان باڵێن لە بیدایەت و لە تەمەنی گەنجیەوە دەست پێەکە ئەو کاتە دەرکەوتەکانی لە تەمەنی 30 ساڵیان لە 40 ساڵیا دەستەکەوێت. تا شتێ ڕاستە دکتۆر کاڵێ لە گەنجە چی بخۆی ڕەنگە دواتر لێت دەرباتەوە زۆر جار مەسەلەن دایک باوک ئەو کەسانی کە بەتەمەنن ئەو پرسیارەمان لێکەن خۆ سەرمامەکە خواردنی باش بخۆ چونکە ئازانە بگەیتە تەمەنی سەرروچلەوە ئەو کاتە لێت دەرەهێنێتەوە. ئەم دەستەواژەیە بۆ نەخۆشەکانی دڵیش ڕاستە؟ بەتاکید زۆر ڕاستە چونکە یعنی هەر لە ڕووی زانستی پزیشکیەوە ئێمە زۆربەی کات داتاکان و لەگەڵ شتەکان ئەگۆڕێت. یعنی ئێمە پێشتر باسی ئەوەمانە کرد کە نەخۆشیەکانی دڵ کاڵین با بڵین لە گەنجا زۆر زیاترە باسی تەمەنی با بڵین 45 ساڵ و ئەو ناوەمانە کرد. ئێستا لە خوار تەمەنی 40 ساڵیشەوە باسیەکەن یعنی و لە تەمەنی 30 ساڵیا بە مەترسی لە 30 بۆ 40 ساڵ ئەو مەترسێ زۆر زیادی کردووە و یعنی لەو تەمەنایە زیاتر بۆ وتمان زیاتر لە بیرایەتی گەنجێتیەکەەوە دەست پێەکە زۆربەی ئەو شتانی کە کاریگەریان هەیە بۆ ئەوەی ئەو نەخۆشەکە تووشی با بڵین گیرانی بۆریەکانی خوێنمی لە تەمەنێکی گەنجیترەوە دەست پێکات. ئەو هۆکارانەی کە باسێکن کە هۆکارن بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە دروست بێت هۆکاری سەرەکیان لە ڕاستیان ناوپۆشی لوولەکانی خوێن مەرجنی ئەوانەی دڵ بە تایبەتی هەموو لوولەکانی خوێن تەنانەت مێشکیش و قاچ و زۆربەی ئەندامەکانی ترمان بە تایبەتی ناوپۆشی لوولەکانی خوێنی دڵ زۆر با بڵێن شوێنێکی ناسکە. ئەم ناسکیە زۆر هۆکار هەیە کە تاسیری لەسەرەکات ئەبێتە هۆی با بڵێن بۆەوەی کە زیاتر بینەرانی خۆشەویست بڵێ تێبگەن وەکو بڵێن برینداربوونی ئەو ناوپۆشە کە برینداربوونی ئەو ناوپۆشەش زیای با بڵێن دەرکەوت وردە ئەنجا چەوری ئەنیشێ وردە با بڵێن کالسیۆم ئەنیشێ و کە نیشتیش با بڵێن وردە دەمانە تەسیرەکات کە هەندێک جار ئەو با بڵێن چەوری نیشتنە
لە بەتایبەتی لە تەمەنی گەنجە ئەمە بە ئینگلیزی پێڵێن سۆفت پلاک یعنی نەرمە هێشتا کە نەرم بوو زیاتر تەقبولی ئەوەی هەیە کە بپچڕێت کە پچڕا و کاتە کڵۆخوێن دروسە بێ و جەڵتەکە لەو حاڵەتانەیە دروسە بێ بۆیە وابزانم خاتون باسی ئەوەی کرد کە سیرەکەن ئەوانی کە لە تەمەنی پیریان زیاتر ئەوان بەرگا ئەگرن ئەوانی لە گەنجا بۆ چونکە لە گەنجا هێشتا جارێ مەجای ئەوەی کە لە ناو دەمارەکانە وا گونجاوە کە بەپێی تەمەن بەپێی ئەوەی کە ڕازە زۆرەکەیت ماندووبوون زۆرەکەی شت زۆرەکەیت توولە ڕێ دروسە بێت لە بینی دەمارەکانە ڕێگەی تر دروسە بێت لە گەنجە هێشتاوە دروست نەبوو بۆ ئەوانەی کە جەڵدەی با بڵێن تووشی جەڵدا بن بەداخەوە جەڵدەکان زۆربەی کات زۆر گەورەیە و لە هەمان کاتیشا ئەگەر بەداخەوە هەندێک جافریا ئەوەش ناکەوێت لەوانێ بگاتە نەخۆشخانە و بەڵێ جەڵتەی گەورە و بچووکەیە بڵێ جەڵدەی گەورە و بچووک بەو شێوەیە کە بڵێن ئەگەر چەندێک لە ماسوولکەکانی دڵ بەرکەوت بۆەوە یعنی هەتاوەکو بەشێکی زۆری ماسوولکەکانی دڵی گرتەوە و ئەو خانانەی کە مرد بەداخەوە دوایی چاکبوونەوەی نییە ینی بەتایبەتی ئەگەر زوو فریای نەکەوی لە کاتی خۆیان فریای نەکەویت بەڵێ هەندێک جارە گەر جەڵدەکە دەمارێکی بچووکی گرتەوە کاریگەری لەسەر ماسوولکەکان با بڵێن کاریگەریەکی کەمترە بۆیە جەڵدەکە بە جەڵدەیەکی بچووک حسابەکرێ بە جەڵدەی گەورە حساب ناکرێت. دکتۆر شتێ بۆ چوونێکی تریژێ بوو وەرە لا نووسێت قسە بکەی ئەڵێ قەڵاوەکان یعنی نازانم سوودی هەیە یان نابۆ جەڵتا منەمە جەنابەتەوە مامۆ ڕوونکەیتەوە هەڵا ئەگەر تا قەڵاوی جەڵتەی دڵ کەمتر پێێتەوێرە شتی وا هەیە لەوەتی قەڵاوی خراپ بۆ بەڵام ئەشێ بۆ دڵ باش بێ شتی وا هەیە لە ڕاستیە چێکگەرێک سوودی هەیە با باسی نانەخێنەوە لە ڕاستیە قەڵەوی بە هیچ شێوێک باش نییە بێگومان باش نییە بەنسبەت نەخۆشیەکانی دڵیشەوە باش نییە بەڵام بۆکو ئەوەی کە تێبینی کراوە وەکوی تێبینی کراوە ئەوانەی کە با بڵێن قەڵە و بەتەنیا قەڵەوی خۆی هۆکارێکی سەرەکی نییە بۆ ئەوەی کە ببێتە هۆی جەڵدە بەڵام هۆکارێکە بۆ هەندێک لە نەخۆشیەکانی تری دڵ بە تایبەتی بۆ نمونە نەخۆشی عەجزی دڵ بە تایبەتی بۆ نەخۆشی تێکچوونی کارەبایی دڵ و هەندێک شتی تر ئەمە شتێک لایەنێکی تر کە لە ڕاستی ئەمایان زۆر گرنگە ئەوەیە کە قەڵەوی بە شێوەیەکی گشتی بێتە هەندێک با بڵێن یارمەتی دەر بۆ دروستبوونی نەخۆشەکانی تر لەداتوە بۆ نمونە ئەوانەی کە قەڵەون بە تایبەتی کە با بڵێن لە ناو ورگیانە زیاتر ئەو قەڵەوی ناوورگی پێڵێن ئەو نەوعیە زیاتر کاریگەری هەیە طبعا کە قەڵەوی زیاتر بوو زیاتر معرضە بۆەوەی کە تووشی زەخت بێ زیاتر معرضە بۆەوەی کە چەوریەکانی بەرز بێ زیاتر معرضە بۆەوەی کە تووشی نەوعی دووەمی لە شەکرە بێت چونکە شەکرەش خۆزاندوو ئەمانەش هەمووی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بێتە هۆی زیادبوونی نەخۆشیەکانی دڵ لەگەڵ جیرانی بۆریەکانی خۆی زۆر باشە دکتۆر ئێستا ئێمە هاوڵاتی زۆر ناوبەناو حەز بەواکەین کە پشکنینی ڕێژەی چەوریەکان بکەین زیادبوون و بەرزبوونی ڕێژەی چەوریەکان ئەگەری ئەوەی هەیە کە توشبوون بە یەکێک لە نەخۆشیەکانی دڵ زیاد بکات اینجا هەر لەسەر و قسەی ئاری کەوتی قەڵەوی ڕەنگە سوودی هەبێ هەندێک کاتەیە کەسەکە زۆر لاوازە زۆر زەعیفیشە بەڵام ئەبینی ڕێژەی چەوریەکانی فڕیوە ڕاست لەبەرەوەی بەڵێ چەوری بە تاکید یەکێک لە هەرە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی گیرانی بۆریەکانی خوێن چەوریە یەکێک لە هەرە هۆکارە سەرەکیەکان دکتۆر کامیان بۆ نمونە کاریگەری ڕاستە و کۆلێسترۆل لە ناو چەوریەکانیشە هەر وەکو باڵێن زۆربەی کات هەم هاوڵاتیانیش ئاگادارن دوو نەوە چەوریمان هەیە چەورێکی زیانبەخشەیە کە پێ دەڵێن LDL لەگەڵ چەوری سوودبەخش HDL-ەکە HDL-ەکە هەتا بەرز بێت باشترە LDL-ەکە هەتا بەرز بێت خراپترە چەوری سیانی ئەوەی کە زیاتر بلەناو کوردی خۆمانە بە چەوری سەرجگەر بەناوبانگە ئەم چەوریان وەکو چەوری کۆلێسترۆڵەکە بۆ گیرانی دەمارەکان ئەوەندە تەسیری نییە وەکو ئەویان بەڵام هێشتا ئەمیش هەر کاریگەری هەیە بەڵام بەو دەرەجەی باڵێن چەوری LDL-ەکە نییە بۆ بەڵێن بەڵامدانوی پرسیارێکی جەنابەت ئایا پێویستە پشکنین بکرێت بەڵێ پشکنینەکانیش لە ڕاستیە وەکو تازەترین ڕێنمایی باڵێن پزیشکی کە تقریبان چەند هەفتەیەک لەمەوە پێشیش دیسانەوە تازە کرایەوە ئەپدەیت کرایەوە بۆ تەمەنی 20 ساڵ بەرەوسەر بەلایانی کەمەوە هەموو 5 ساڵ جارێک فەحسێکی چەوری بکرێت بەڵێ ئەوانەی تەمەنی 30 ساڵ بەرەوسەر زیاتریش ئەوانەی هەموو 2 ساڵ جارێک ئەگەر ساڵێک مناڵ پێویستی بەم پشکنینانە نییە ببوورە ئاری مناڵ لە تەمەنێکی کەمەوە بۆ نمونە ئیتر لە 2 ساڵ و 3 ساڵی ئەوانەیە پشکنینی چەوری بۆ پێێنێ مناڵ هەیە بینی خەپەن و قەڵەون و ئەم بابەتان ئەمانە پێویستیان بە پشکنینی ئەو چەوریانە هەیە ئەگەر هەندێک ماکی هەبوو بەڵێ
بڵێن یعنی بۆ وەکوتمەگەر زۆر قەڵە و بێت بۆەوەی لە ئێستاوە بزانین ئایا پێویستە کات کە باڵێن بەرنامەیەکی خۆراکی باشتری بۆ دانیت ئەوە بەڵام وەکو بۆ پارێزگاریکردنی نەخۆشیەکانی دڵ نەخێت پێویست ناکە لە تەمەنی 20 ساڵ بەرەوسەرەوە ئەنجا پێویستە کات نەخۆش. دکتۆر ئەگەڕێم بۆ لای پشکنینەکە وەکو هەندێک نەخۆشی تر بۆ ئەوەی تووشی جەڵتە نەبم پشکنین هەیە پێشوەختە ئەنجای من بە تەنها چاوریەکانە یان چیترە لە تەندروستی دڵم دڵنیا بمەوە ساڵانە پێویستەکە پشکنینێک ئەنجام بدەیت ئەو پشکنینانە چینکە لێرە تۆ بە هاوڵاتیانی بڵێ کە پێویستەکە ئەنجامی بدەیت بۆی دڵنیا بیتەوە لە ئەوەی کە بەڕاستی ئێستا جەڵتەی دڵەوە خۆتەڵی ئەوەنە زۆر بووە لە پڕێکی شایە فریای ناکەوی پرسیارەکەی جەنابە زۆر لە جێی خۆیەتی کەواتە بێ بگەڕێنەوە بۆ بەشێک لە هۆکارەکانیشی یان یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی باوڵین گیرانی بۆریەکانی خوێن بەرزە پەستانی خوێنە کەواتە یەکێک لەو شتانی کە سکرین بکرێ و بکرێت ینی لە گەنجیشە کە زەخت بگرێت بە کوردێکی خۆمان چێکی زەختی خۆی بکە بزانە ئایا زەختی بەرزایان نا چونکە یەکێکە لەوانەی کە لە گەنجیشە زۆر زیادی کردووە فەحسی شەکرەی سێمانگی بزانێ ئایا شەکرەی سێمانگی تووشی شەکرە بۆ یان نا چونکە لەوانەیە لە بیدایەتەوە هەستی پێ نەکات ئەو نەخەوشە بەڵام بیدایەتی توشبوونەکەی بێ ئەوە یەکێکی ترە لە هۆکارەکان وەکو باسمان کرد چەوری خوێن لە هەندێک تەمەنە بە تایبەتیش ئەگەر بۆ نمونەوەکو وتم چەوری زەختی هەبێت یان ئەوە تا ئەگەر چەوریەکانی بەرز بوو یان ئەگەر لە عایلەکەیە با بڵێن لە عایلە تەمەنی 40 ساڵ بەرەو خوارەوە لە باوکیە لە دایکیە یان لە خاڵ و مام و لە کەسە زۆر نزیکەکانیە نەخۆشی جەڵدە هەبوو بێ ئەمانە هەندێک فەحسی تریش پێویستە یەکێک لەو شتانە ئەشعەیەکی تەنووریە کە پێڵین کالسیۆم سکۆر ئەمانە بۆ ئەوەی بزانین ئایا هیچ نیشتنی کلس لەسەر بۆریەکانی دەمارەکان هەیە یان نە زانینی ئەمە وا ئاکات کە تۆ زووتر بەدەمیەوە بچیت هەندێک عیلاج هەیە کە پێویستەکە زووتر دەست پێ بکەی وەک لەوەی کە بڵێن کار لە کار بترازێ بۆیە وەڵامی جەنابیشت زیاتر بەونەوە عاشی سیتیسکانە هەیە ئەمەی بابەتی باڵێن تەختیت و ئیکۆ ئەو شتانە لە ڕاستی ئەمە لە ناو گایدلاینە لە ناو ڕێنمایەکاندا نییە کە بڵێ دەست پێ بکەیت بەڵام هەر چونکە زەرەری نیە ئەتوانێت ئەوانە شەر بکرێ و زۆر باشە دکتۆر خواردن و خواردنەوەکان بەگشتی لەسەر هەموو ئەندامەکانی جەستەمان کاریگەری ڕاستە و خۆیان ئەبێت بۆ نەخۆشیەکانی دڵ چ خواردنێک زیان بەخشە بۆ ئەوەی کە وەکو فاکتەر و هۆکارێک بێت پێشوەختە تۆ تووشی گرفتێکی تەندروستی دڵت بکات و هەروەها لەگەڵ ئەم پرسیارەش ماوەڵامێکی ئەوەشم بەرەوە جگەرەکێشان تا چەند کاریگەری نەرێنی هەیە لەسەر تەندروستی دڵ تەمانە ئەمە دوو بەشە بەڵام پرسیارەکەی جەنابەت مادام ئێمە باسی گەنجەکەین با زیاتر باسی ئەو خواردن ئەو شتانە بکەین کە زیاتر لە گەنجە زیاتر زۆر باوە خواردنی خۆتانەزانی فاست فود ئەوە خواردنی سەر باڵین خێراکان ئەوەی کە زۆر ئێستا ئەخورێت و خواردنی فاست فود یەکێکە لەو خواردنانەی کە نزیکی 2 هێندە تا 4 هێندە نەخۆشیەکانی دڵ لە گەنجە زیاد دەکات بۆیە ئەگەر بڵین لە چنەوە خواردنی خۆمان بە دووبین خواردنەکانی فاسفود و خواردنە خێراکان ڕۆنەکەی یان مادەکەی هەردووشی بە تایبەتی ڕۆنەکەی چکە ئێمە زۆر جا پەنجە بۆ ڕۆنەکە تۆ درێژەکەی تۆ تاوان بە تایبەت هەردووکێتی لەگەڵەوەی هەفتەی جارێکیش خۆی دکتۆر هەر ناتەندروستە هەفتەی جارێک ئەگەر ئەو کەسە خۆی باڵێن بۆکوتم چەوری خۆی بەرز بوو یان نەخۆشی تری هەبوو ئەوە هێشتا هەر زۆرە بەڵام هیچ نەخۆشیێکی نەبوو تا هەفتەی جارێک ئاساییە ئەویش ئەگەر ڕێژەکەی زۆر نەبێت یان ڕێژەکەی زۆر نەبێت بەنسبەت هەندێک خواردنی ترەوە بۆی عینیشت باسی گەنجەکەین باشە لە ناو گەنجەکانە خواردنی یان خواردنەوەکانی خواردنەوە غازیەکان بۆ چونکە ئەمەش کاریگەریەکی ناڕاستەوخۆ هەیە لەگەڵ ئەو خواردنانی وەکو ئینێرجی درینگ تایگەر باڵێن ڕێدبوڵ یان هەر زۆربیت لەو بابەتانە لەبەرەوەی کە ڕێژەیەکی زۆری شەکریان تێدایە هەموو ئەو شتانێک کە شەکریان زۆری تێدایە کاریگەریەکی زۆر نەرێنیان ئەبێت لەسەری باسی جگەرەکێشانت کرد جگەرەکێشان یەکێکە لە هەرە هۆکارە سەرەکیەکانی تری باڵێن زۆربوونی نەخۆشیەکانی دڵ زۆربوونی جەڵدەی دڵ لە گەنجە هەموو جۆرەکانی دووکەڵ بەگشتی دوکتۆر هەیە وازی لە جگەرە هێناوە نێرگەلا کێشێ ئەم جگەرە ئەلکترۆنانە و ڤیپ و ئەم بابەتانە بەکارهێنێت نێرگەلە زۆربەی کار لە جگەرەش خراپترە ئەمە ئەو بەنسبەت ئیسیگارە باڵێن ڤیپەکان و ئەوانی ترەوە ئەتوانین باشی ناو خراپانە ئەویش هەر خراپە ئەویش هەر کاریگەری نەرێنی هەیە بەڕاستی بەڵام ئەتوانی بڵێ وەکو جگەرە وەکو نێرگەلە
کاریگەریەکەی ئەوەندە نییە بەڵام ئەگەر بتوانێت واز لە هەمووی بێنێت ئەگەر یەک ئامۆژگارین بڵێ لە ئاخیر لە هەموو بۆ گەنجان بڵێ جگەرە کێشان هۆکارێکی زۆر 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 سەرەکی نەخۆشیەکانی دڵە لە گەنجا باس. باش دکتۆر کرمانج هەندێک بابەت هەیە لە کوردەواری خۆمانە زۆر باوە سیر بخۆ هەموو بۆڕەکانی خوێنت ئەکرێتەوە و خوێن بە باشیەت و ئەڕوات و هەندێک تێکەڵە ئەکەن بۆ منە سیر و زەنجەبیل و سرکە و ئامانە تێکەڵ بکە و شەوانە پەرداخێکی لێ بخۆ ئەو شەو هەست بە مرتاحیەکەی چونکە حەچی چەوری هەیە ئەیبا نازم ئەم چەوریەکە ئەیبا چییە ئەگەر بە یەک شەو دوو شەو ئەم چەوریە بەرێ معنەوە ئێمە هەمومان پارێزراوە بین لە جڵتە و لە نەخۆشەکانی دڵوانیە تۆ پێم بڵێ لە ڕووی زانستیەوە ئەم تێکەڵانە ئەم خەڵتانە ڕۆڵی هەیە بۆ پاکردنەوەی چەورینە و مولولەکانی خوێن و دەمارەکانی خوێن ئەمانە هەمووی وەکولانێکی خۆپارێزی ئیسفادان هەیە و سوودیان هەیە هەیەە بەڵێ ینی با بڵێن سیر سرکەی سێ و ئەو شتانی کە لە ناو خواردنەکانە با بڵێن ئەگەر بڵێن زەیتی زەیتون بە تایبەتی ئەگەر نەوع و کوواڵەتێکی باش بێ ئەڵەن بەهاراتەکانیش باشن بۆ بەهاراتەکان بەو شێوێنە بەڵام خواردنەکانی ترۆک و چەرەساد وەکو گوێز و با بڵێن گازۆ و بادەم و ئەو شتانش ئەوەش بەو مەرجی کە سوێر نەبێ یان زۆر سوێر نەبێ ئەوانش هەر زۆر زۆر باشن بەڵام لە ڕاستیە لێرە کێشەکە ئەوەیە ئەمانە بەو شێوەیە کە لە ناو خەڵکا باوە بڵێ هەمووی پاگە کاتەوە نەجاتیا وان نیە لە ڕاستی ئەمە لایانی خۆپارێزیە یعنی ئەگەر بڵێ ئەمە باشە بەڵام بەدیلی یەکەم بەدیلی خواردن بەدیلی دەرمان نیە ئەمە ئەتوانیەوە بڵێن دووهەم ئەمانە وەکولانێکی زیاتر خۆپارێزیە سێهەم شت ئێمە زۆر جار بە نەخۆشەکانمان ئەڵێن تۆ لانی ئەو شتێک کە خراپە جاری واز لێ بێنە جگەرە کێشانەکە واز لێ بێنە خواردنی با بڵێن چەور و خواردنی فاسفودەکان واز لێ بێنە ئەو کاتە پێویست بەم نەوع خەڵتەوە ئەو شتانە نابێت هەیە دکتۆر ئەم خواردنانی کاخورێ بۆ ئەوەیە بیپارێزینێڵی کەڵەکە بێوانە بەس ئێمە کەڵەکە بۆ دەسەکا بە خواردن ئەوە لایە بە نەخێر لای نابە گرتی تەواو ئەو قسێ بەڵێ زۆر زێرابەکە هەیە من دایمەن و عاڵم قەستەرەکەی پێویستە بەتاکید دکتۆر خواردنی گۆشتی سوور تا چەند ناتەندروستە بۆ تەندروستی دڵ اینجا نزیکە بینەوە لە وەرزی بەهاری ترە چین بۆ سەیران و ئەم بابەتانە گۆشتی برژا و هەموو جۆرەکانی گۆشت خواستێکی زۆرتری لەسەرە بە اینجا بە شێوازی ئامادەکردنەکەشی پێمان بڵێ کامیان چ ڕێگایەکیان تەندروسترە کە ئێمە بەکاری بێنین و بیخۆین هەتا چەوری کەمتر بێ باشترە تا چۆری کەمتر بێ باشترە بەتاکید و هەتاوەکو بە شێوەی برژاویش بێ باشترە وەک لەوەی کە با بڵێن بە شێوەی بەتاکید ئەوانەی کە ئەگەر بە سوورە و کراوییان بە شێوازەکانی تر بێت و با بڵێن چەندێتیەکەشی ئەوانە کەوێتە سەر و کەسە یعنی ئەگەر کەسێکی زۆر خۆر و زۆر زۆر ئەخوادەوە باش نییە بەڵام ئەتوانم بڵێم ئەگەر بۆ کەسێکی تەندروست کە هیچ کێشێکی ئەوەی نەبێت ئەتوانێت لە هەفتەیەکە تەنان دوو جار سێ جاریش بیخوا بەڵام ڕێژەکەی دووک باشە دکتۆریان خراپە بەڵێ دووک باشە بخوریان خراپە ئەم پرسیارە لە هەموو پسپۆری دکتۆرەکانی دڵ ئەکرێ و لەوانەیە وەڵامی جیاوازتر وەربگرن لە کەسی وەڵامی تۆ چییە بۆ وەڵامی من خراپە خراپە هەیە دکتۆر شیشە گۆشتەکە خوات و چەمپلە دووگێکیشی تەیە کاڵە با تۆزە تەندروست بێ ئەوە هەڵێ ئەگەر نان نەخۆی لەگەڵیا ئەگەر بەتەنیا دووک بخۆیت و یان پێڕێی گۆشتبی خۆ زۆر جارڵن کیتۆکردن بۆ هەندێک حاڵەت هەیە بە سوودە بەڵێ ڕای جەنابە دکتۆر تۆ هەموو ئەمانە ینی بۆ نمونە خوارد دووگ لە ناو چەوریەکانی ترا ئەو دیسان ئەوگە بڵێن باشی ناو خراپەکان باشە ئەوەیە بەڵام زۆر خواردنی هەموو ئانە کێشەیە بەڕاست ینی هەموو ئەو ڕێنمایی توبیانەی کە پزیشکیانەی ئەمە قسەی من نییە ئەمانە قسەی خۆمانی و بەپێی تەجروبە لەو شوێنانە کە با بڵێن ڕێنمایی کۆمەڵی پزیشکانی ئەمریکی ڕۆنمایی کۆمەڵی پزیشکانی ئەوروپی کامانە کە لە دوای چەندین توێژینەوە و با بڵێن دانیشتن و ئەو شتانە ڕێنمایی دەرەکەن زۆربیان هەمووی لە دژی ئەوە کە بە ئەو بە شێوەیەکی باش کەمێکتر لە ڕاستەخۆیەکمانەیە پامنەرمان شیروان لە دۆک لەگەڵمانە بێت باسی سەوزۆ و میوەمان بووەکە هەڵە خواستی خەڵک لەسەر سەوزۆ و میوە لە مانگای زیای کردووە بەس من تۆ پێم بڵێ ئێمە تەنها پەنجەی تۆمەتەکە بۆ گۆشت و چەوری درێژەکەینی خۆ شەکری ناو میوەکانیش خراپ نییە دکتۆر بەتاکید زۆر خواردنی ئەوانش ڕاستە ئێمە بە شێوەیەکی گشتیاڵێن
زۆر کەس باسیێواکڵێن بڵێن میوە سەحیوانەیە بالفعل وایە بەڵام زۆر خواردنی ئەوانەی کە مادەی شەکریان زۆر زۆرتیایە ئەوانەش هەر بە شێوەیەکی ناڕاستە و خۆ تەسیریان هەیە بۆ نەخۆشیەکانی دڵ و بۆ زیادبوونی نەخۆشیەکانی دڵ بۆیە زۆر هەندێک هۆکار هەیە ئەوانەی کە زیاتر گیرانی بۆریەکانی دڵەکەن هۆکاری ڕاستەوخۆن بۆ نمونە چەوریەکان بۆ نمونە جگەرە کێشان هەندێک هۆکاری تر هەیە ناڕاستەوخۆ ناڕاستەوخۆکەی لە چییە زیادبوونی چەوری جیادبوونی شەکر با بڵێن خۆت زانی تەسیرە کاتە سەرەوەی کە با بڵێن ڕێزیستانس بۆ مادەی ئینسولین یعنی بەرگری لە مادەی ئینسولین کەەوە زیاکە بەهۆی زیادبوونی وەزنەوە بەهۆی شەکرەکانەوە کە زیاکە ئەوە زیاکە کە شەکر زیای بوو زەختی ژەبێ کە زەختیش هەبوو دوای ئەوە ئەو کاریگەری و نێرینانی تر کە باسی ناوپۆشی لولەکانی خوێنم کرد ئەوەش ڕوئەدات کە ئەوەش ڕوویدا وردە ئەو چەوری زیایی لە شتایە ئەنیشە و بۆریەکانی خوێنەگیر و تووشی ئێواڵە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن باسی لەو خواردانە کرد کە لی دوورکەوینەوە ئەی وەرزشکردن تا چەند ڕێگایەکە بۆی کە ئێمە تا ڕادەیەکی باش پارێزراوکە لە توشبوونمان بە گرفتەکانی دڵ و نەخۆشیەکانی دڵ. وەرزشکردن یەکێکە لەو ڕێگانەی بۆ کەمکردنەوەی با بڵێن توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و جەڵدەی دڵ وەرزشکردن کە باسیەکەین بۆچی گرنگە بۆ چونکە هەروەکوتم ئەو هۆکارانی کە بێتەوە زیادبوونی ئەوەش کەمەکاتەوە کە باسی وەرزشکردن دەکەین زیاتر بەلایانی کەمەوە ئەگەر کەسە بتوانێت 30 دقە لە ڕۆژێکە 5 ڕۆژ لە هەفتەیەەکە یعنی نزیکی 150 دقە پێڕۆشتنێکی سەریع بکە ئەمە وەرزێکی زۆر باشە ئەگەر وەرزشی باڵێن زۆر بەقوەتی کرد تەنانەت جاری وایەتەم 75 دقەش لە هەفتەیەەکە بەڵام وەرزشی یعنی ڕاکردنێکی زۆر هینە ماندووبوونێکی زۆر ئەوەش تعویزی ئەوەت بۆ کاتەوە بۆ کەسانی کە بڵێ کاتمان نییە ناتوانین بڵێن لە ڕۆژێکاوەندە بکەین ئەوە بە تعویزێکە و زۆر سپاس دکتۆر محەممەد فەقێ سپۆری وردی نەخۆشەکانی دڵ و قەستەرە سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ زانیاریەکانت دکتۆر ماندوو نەبی.